دەنگدانێک کە چاوەڕوانی گۆڕانکاری سیاسی لێ دەکرا و پێشبینیەوە دەکرا بە دەنگی خەڵک سزایە و دەسەڵاتە بدەن کە ماوەی 4 ساڵە خەڵکی تووشی نەهامەتی و سەر لێ شێواوی کردووە. بەڵام دوجار هێزی پارتی و یەکێتی کە ڕابردوویان بە دیمەنە ناشیرنەکانیان وێنا کردووە دەستیان بە دزینی دەنگی جەماوەریش گەیشت و بە شێوەیەکی ڕێکخراوەی و بەرنامە بۆ داڕێژرا و سیستەمی نوێی دەنگدانیان بۆ هەڵسانەوەی خۆیان بەکارهێنا. کۆمەڵی ئیسلامیش بە توندی ئەو پرۆسەیە ڕەت دەکاتەوە و دەڵێت هیچ کات لە دەنگ و متمانەی دەنگدەرانیان خۆش نابن. ئەو دەرەنجامی کە ئێستا دەرچووە ئەومان پێدەڵێت کە حالەتێکی زۆر خراپ و نەگونجا و پێچەوانەی ئیرادەی خەڵک، پێچەوانەی خۆپیشاندانەکان، پێچەوانەی ڕوبعەموچە، پێچەوانەی ناڕزایی خەڵک لەسەر شەقام ئێستا ئەم دەنگە زیادی کردووە کە هەموو ئەوانەی کردووە. ینی ئەمە شتێکی زۆر پێچەوانەیە. دوای ئەوە ئێمە بەپێی ئەو چاودێرانەی کە هەمانە هەم ئەم چوارلایەنە کە شەوێ دەنگەکانیان گەڕاندوێتەوە ئەوەش بەڵگە و دەلیلی زۆر تایە کە تەزویر کراوە و دەستکاری ئەم سیستەمە کراوە. ئێمەش بەڕاستی تەسلیمی و ئیرادەیە نابین و ناکرێت هەرێمی کوردستانیش بەم هەموو قەیران و بەم هەموو دزی و نەوتفرۆشی و خاک لە دەستدان و ڕاح لە دەستدان بین بۆش دەنگەی زیادکە. یعنی ئەمە زۆر پێچەوانەی سیستەمی نێودەوڵەتیە. بزوتنەوەی گۆڕانیش کە لە هەڵوێستەکانیدا هاوشێوەی کۆمەڵی ئیسلامی بەرگریان لە ماف و داواکاری خەڵک کردووە، بەڵام ئەو هێزەش بەبەر لێشاوی ئەم دوو هێزە زۆردارە کەوتن کە ئامادەن هەموو دزی و جەردەی یەک بکەن لە پێناو نەکەوتنیان. ئەمە وەکو بزوتنەوەی گۆڕان سەر لەبەری پرۆسەکە ڕەت دەکەینەوە. ئەو شێوازەی کە ئیعلان کراوە، ئیعلانە ئەلکترۆنیکە سەر لەبەر ڕەت دەکەینەوە. داوای دووبارەکردنەوەی هەڵبژاردن دەکەین لە هەر سێ پارێزگاکەی هەرێمی کوردستان لە سلێمانی و هەولێر و دهۆک و کەرکووک و ناوچە داپەرێنراوەکانیش بە هیچ شێوەیەک ناچینە ژێرباری ئەو دەرەنجامە بێمانایی ئیعلان کراوە یاخود سەرەداوی لێ پەیدا بووە. ئێمە گومانی زۆرمان هەیە کە سیستەمەکە هاک کرابێ لەلایەن دەوڵەتی ئیقلیمیەوە. گومانەکەمان زیاتر لەسەر دەوڵەتی ئیقلیمیە بزات لەسەر ئێرانە کە تەزویرشی زۆری بۆ یەکێتی کردووە لەگەڵ پارتی. هەریەک لە کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان و یەکگرتووی ئیسلامی و هاوپەیمانی بۆ دیموکراسی لەسەر جەم شارەکان پرۆسەی دەنگدان و دەرەنجامەکانی ڕەت دەکەنەوە و ڕای دەگەێنن. ئەگەر لە سندوقەکاندا ساختەکاری نەکرابوو ئەوە ڕازی دەبن بە شێوەی دەستی دەنگەکان هەژمار بکرێن. ئەگەریشنا بە هەموو شێوەیەک ئەم دەرەنجامە ڕەت دەکەنەوە و ڕێوشوێنی توندیش بۆ گەڕانەوەی دەنگە ڕاستەکانیان دەگرنەبەر یاخود دەکرێت هەڵبژاردن لە کوردستان دووبارە ئەنجام درێتەوە. شارەزایانیش دەڵێن چۆن دەکرێت و دەگونجێت دەسەڵاتێک موچەی خەڵکی خواردبێت و خاکی فرۆشت بێت و پیشەی لێدان و کوشتن بێت کەچی دەنگیش زیاد بکات کە ئەمەش پرسیارێکە و پێویستە خەڵک خۆی بڕیار بدات. ئاراس عەزیز کەناڵی پێیام هەولێر.